بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر جۆپۆلۆتیکی کوردستان و بەرژەوەندەکانی وڵاتانی دراوسێ بکەین. دەپرسین ئایا پەیوەندی مێژینەکانی هەرێمی کوردستان یاخود باشووری کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ لەسەر چ بنەمایەک بووە؟ ئایا ئەو پەیوەندیانەی کە لە ڕابردوودا لەسەر بنەمای هێز و داگیرکاری بووە یاخود بنەمای بازرگانی بۆ هەمان پەیوەندی بەردەوامە بە شێوەیەکی نوێتر لە ئێستادا؟ قەدەری جوگرافیای کوردستان بە شێوەیەکی گشتی وا بووە هەموو وڵاتانی دراوسێ لە جۆری نەیارەکانی بن. ئەمە چ کاریگەریەکی نێگەتیڤی لەسەر پرسی سیاسی و ئاسایشی هەرێمی کوردستان بەجێهێشتووە. لە ڕێکەوتنامەی سایکسپیکۆوە بە شێوەیەکی فەرمی سنوورەکانی هەرێمی کوردستان ڕەنگڕێژ کرا. ئەمەیان چ کاریگەریەکی بەجێهێش لەسەر پەیوەندیەکانی وڵاتانی دراوسێ لەسەر پارچەکانی کوردستان؟ ئایا بۆ خۆی ئەم پەیوەندیانەی ئەم دوایە بە تایبەتی وڵاتانی دراوسێ و ناوچە سنووریەکان کە قسە لەسەر بڕینی ئابووری یاخود بڕینی ئەو مادە خۆراکی و ئەو شایستە دارایانەی کە لە نێوانی هەرێمی کوردستان و لە نێوانی وڵاتانی دەرەوەدا هەیە ببڕدرێت چ کاریگەریەکی دەبێت لەسەر پەیوەندە سیاسی و دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان؟ کوردستان لە دوای داخستنی سنوورەکان بەرەو کوێ دەچێت؟ کاتی خۆیەتی لە ڕوانگیکی ئەکادیمیەوە قسە لەسەر ئەم باس و خواسە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا ئەحمەد ڕەفیق توێژەر لە جوگرافیای سیاسی، مامۆستا ئەرکان ئەحمەد جاف توێژەر لە مێژوونی و هاوچەرخی کورد. بەخێربێن بۆ سودەی بەرنامەی سۆراغی مێژوو. مامۆستا ئەحمەد داگیرکاری کوردستان و دابەشکردنی مێژووی سەدان ساڵی ڕابردووی هەیە، بەڵام بە شێوەیەکی فەرمی کە وڵاتان دابەشیان کرد 101 ساڵ بەر لە ئەمڕۆ بوو لە ڕێکەوتنامەی سایکسپیکۆدا. ئەمە چ کاریگەریەکی نێگەتیڤی لەسەر پەیوەندیەکانی نێوان کوردستان یا بەشی لە نێوان دووکەوەنە باشووری کوردستان و وڵاتانی دراوسێ بەجێهێش؟ بەڵێ سەرتا سوپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرانی خۆشویست بەخێراتنی مامۆستای بەڕێزەکەم. بێگومان زیاتر لە 101 ساڵە کوردستان لە بەڵگەنامەیەکی فەرمی سیاسی جوگرافی نێودەوڵەتی بەناوی ڕێکەوتنی سایکسپیکۆ و دواتر چەندین ڕێکەوتنامەی جۆربەجۆر لە نێوان وڵاتە داگیرکارەکان یان وڵاتە کۆنۆڵیستەکان کرا. کوردستانی گەورە ئەو کاتە دابش کرابوو بۆ دوو بەش، بەشێکیان دیارە لەژێر دەسەڵاتی سەفەویەکانە بوو یان فارسەکانە بوو، بەشەکەی تریشیان لەژێر دەسەڵاتی عوسمانیەکانە بوو. بەڵام پاش ڕێکەوتنامی سایکسپیکۆ ڕێکەوتنامەکانی تر بەتایبەتی ڕێکەوتنامەی لۆزان لە ساڵی 1923 جوگرافیای کوردستان ئەو کاتە دوو بەش بوو کراب بە زیاتر لە 4 بەش، واتە ئەو کاتە دوو داگیرکاریە بوو، ئەو کاتە خزانیانە زیاتر لە 4 دەسەڵاتەوە. بەشێکی دیارە بەر لەژێر دەسەڵاتی فارسەکان ئەمایەوە، بەشەکەی تری بەر تورکیای نوێ کۆماری تورکیای نوێ دەکەوێت، بەشێکیان لە دواتر لە ساڵەکانی دواتر لە ساڵی 1926 بە فەرمی 25 لە ساڵ 1925 بە فەرمی بەر عێراق عەرەبیەکە پاشەوەیەکی هێڵی بڕۆکسل دیارێک لە بینی کوردستانی باکوور و خۆراوە، بەشێکیشی دەکوێتە کوردستانی خۆرئاواوە سووریای ئێساوە و هەندێک لە زمانەکانیشی ئەکوێتە ناو لوبنان و ئوردون و ناوچەکانی تری دووەلی عەرەبی. کەواتە خاڵی یەکەم ئەو بوو دابەشکردنی جوگرافیای کوردستانی لێکەوتەوە، کوردستانی گەورە کوردستانی دایک لە دوو بەشەوە کرابە زیاتر لە 4 بەش. ئەمە خاڵ یەکەم. لەلایەنێکی ترەوە ئەمە زەحمەتە لە ئێساکە ئێمە قساکەین ئەتوانین بڵێ نزیکە لە مستەحیلەوە جارێک ئێمە بتوانین ئەم پارچانە بەیەکتێ بگەینە، چونکە بارودۆخە ئەبێ بارودۆخە سیاسی سەربازی ئابووری نەتەوایەتیەکانی خۆمان لەبار بێت، ئەنجا ئێمە توانین ئەوش لە ئێستا خەباتێکی دوور و درێژە، ناڵێ مستەحیلە بەڵام خەبات پێویستی بە خەباتێکی دوور و درێژە. لە ڕووی نەتەوایەتیەوە ئەم گەلە ژێردەستە کرا، ئەم گەلە بوو بە نەتەوەی دووەم لە وڵاتانی کە خرایە نێوبەتەی ئەم وڵاتانەوە. هەرگیز گەلی کورد بە چاوی مرۆڤی پلەیەک یان بە چاوی مرۆڤی نەتەوەی داگیرکەر سیر نەکراوە، چ لە ئێران، چ لە تورکیا، چ لە سووریا، چ لە عێراق. جگە لەوەی لە ڕووی ئابووریەوە وڵاتانی داگیرکرد هەرچی دەرامەتە سروشتیەکانی سەر زەوی و ژێر زەوی کوردستان هەبوو بردیان بەکارهێنا بۆ خۆ بەهێزکردنی خۆیان، بەکارهێنێنا بۆ چەسانووی گەلی کورد، بەکارهێنێنا بۆ بەکرێگرتنی تاشی کورد. بۆیە یەکێک لە کاریگەرە نێرێنەکانی ئەوەیە کە کەسایەتی سایکۆلۆجی تاشی کورد تێکەشکێ. یەکێک لەو ڕستانی کە زۆر باوەیە کە ئەڵێ کورد هەمیشە بێگانە پەرز بووە، بێگانە پەرز بووە لەبەری بە درێژای مێژووی مەخاوەنی دەوڵەتی خۆمان نەبووین، هەمیشە گەلێکی ژێردەستە بووین، هەمیشە پلە دوو پاشکۆ بووین، پلە دوو پلە سێ پلە چوار بووین لە چاو نەتەوەکانی سەردەستا نەتەوە داگیرکراوەکانە. ئەمە جگە لەوەی لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە دەیان ئیتفاقات هەیە لە بینی وڵاتانی داگیرکەرە. بۆ نمونە ئەو تاو کاتێک کە ئیمپراتۆریەتی عوسمانی و ئیمپراتۆریەتی سەفەوی بووە، ئەتوانی بڵێن دەیان ڕێکەوتنامە، دەیان معاهدە، دەیان پەیماننامە هەبووە لە بینی دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەوی. بۆ نمونە ئەستەمبولی 1، ئەستەمبولی 2، سەراب، زەهاب،
ئەرزڕۆمی یەک ئەرزڕۆمی دوو سعد دوای لە بین وڵاتەکانی ترا وڵاتانی کە دروستە بێ عێراق و ئێران عێراق و تورکیا بۆن منە سعداباد حلفی ناتۆ پەیمانی جەزائیر چەندین ڕێکوتنامە هەبووە بۆ دامرکانەوەی ئەم گەلە بۆ سەرکوتکردنی ئەم گەلە لە ڕووی سەربازی ئێمە دەبینین ئەم گەلانە دژمن ئاسا دڕندە ئاسا کەوتونەتە وێزەی گەلی کورد ئێمە دەبینین بە چ شێوازێک گەلی کورد لە باشووری کوردستان لەلایەن دەسەڵاتداری بەحسەوە قەتڵ و عەم کراوە چەکی قەدەغەکرایی جیهانی بەرامبەر بەم گەلە بەکار هاتووە ئەم گەلە بە زیندوێتی کراوە بە چەرخاکەوە من پرسیاری ئەوم کە ئەمانە دەرهاوی شتەکانی ڕێژکردنی بە فەرمی لە ڕێکەوتنامەیەکی سایکسپیکۆی ساڵی 1916 یعنی ئەمانە دەرهاوی شتەکانی ئەوەن کە ئێستاش باجەکەیەدا گەلی کورد بێگومان ئەمە ڕاستە ئەمە دروستە هەموو ئەو قوربانی و مەینەتیانی کە گەلی کورد لەسەر دەستی ئەم وڵاتە داگیرکارانە لە دەوە ساڵی 1923 دواترەوە بەسەر ئەم گەلەیە هاتووە بەهۆی ڕێکەوتنامەی سایکسپیکۆ و ڕێکەوتنامەی لۆزان و ڕێکەوتنامەکانی ترا بوو بەڵام بەداخەوە وڵاتانی داگیرکار هەموو وڵاتانی کە کوردستانی داگیر و وڵاتانی بەناو ئیسلامین بەناو مسلمانن بەڵام هەرگیز لەسەر کوردکردنی گەلی کوردە نەتەوەی کووردا نەبیری مرۆڤایەتیان هەبووە نەبیری دینداریان هەبووە نەبیری ئیسلامەتیان هەبووە نەبیری یاسانی دەوڵەتەکانیان هەبووە بۆیە بە هەموو توانای خۆیان بە ئاگر و باسن بە دەرامەتی تاڵانکراوی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان بەکارهێنەنەوە بۆ سەرکوتکردنی ئەم گەلە بۆ لەناو بردنی ئەم گەلە بۆ توانای ئەم گەلە لەناو بۆتەی نەتەوەکانی خۆیانە. بەڵێ سوپاس مامۆستا ئەرکان پەیوەندە مێژینەکانی کورد و وڵاتانی دراوسێ لە سەر چ بنەمایەک بۆ ئێمەگە بەراوردی بکەین سەیری ڕابردوو بکەین عەقڵێتی داگیرکاری یا کۆڵۆنیالی کاریگەری هەبووە یا هەمیشەوەکو مامۆستاوتی یعنی بە جۆرێ لە جۆرەکان سەرکوتکاری یاخو زۆر جاتەنانە ئاینیشیان وەکو ئامرازێ بەدەستی خۆیانە بۆ سەرکوتکردنی گەلی کورد بەکارێنەوە ئەم پەیوەندیانە لە نێوان ڕابردوو ئێستادا ئایا هەمان میتۆد و هەمان تایپ و مۆدێلێکی نوێ یاخود گۆڕانکاری بەسەرا هاتووە. بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێست و سڵاو لە مامۆستا و لە بینەرانی بەڕێزیش لە ڕاستیە ئەمە گەر بگەڕێینەوە بۆ مێژووی پەیوەندیەکانی کورد لەگەڵ وڵاتانی سەردەستەی کە ئەگەر لە دوای ساڵی بڵین 1299 بەروردەوردە بەرە و سەرەوە بین لە دامەزراندنی دەوڵەتی عوسمانی و دواتریش لە 1509 دامەزراندنی دەوڵەتی سەفەوی و ئیتر کورد کە ئەبێتە ململانەی سەرەکی نێوان ئەم دوو دەسەڵاتە و دواتریش لە نێوان هەر عوسمانی و قاجاریەکان ئەمانە هەموو سیاسەتی ڕاستەوخۆی دەوڵەتانی سەردەستە بوون کورد تایە بووەتە سوتماک. ئەگەر ئێمە سەیری مێژوو بکەین لە ڕاستیاش جەبری مێژووی زۆر لەسەر کورد هەبووە. مامۆستا باسی پەیماننامەی سایکسپیکۆی کرد. سایکسپیکۆ کورد ڕاستەوخۆ بەش نەبووەتیایە. پەیمانێکی زلهێزەکان بووە بۆ دابشکردنی خاچی ژێر دەسەڵاتی عوسمانی کە کوردیش بەشێک بووە سیرەکەی لە کاتی جێبەجێکردنەکەی جەبری مێژووی واکات منطقە شوێنە جوگرافیەکەی واکە ڕاستەوخۆ ئەم جێبەجێکردنی پەیماننامەی سایکسپیکۆ کاریگەری لەسەر کوردستانە بێ لەبەرەوە هەمیشە کوردستان کە ئیتر ئەبێتە چوار پارچە لە دوو پارچەیەوە ئەبێتە چوار پارچە هەمیشە ئەبێتە بەشێکی سەرەکی یاریەکی سەرەکی لە نێوان وڵاتانی کە کوردیان بەسەرادا بەشکراوە. ئەم پەیوەندیانەش هەمیشە ئەگەر سەیری بکەی هەر لە دوای دامەزراندنی دەوڵەتی نوێ عێراقەوە کە ئیتر سنوورەکان وردە جیاکرێتەوە مامۆستا ماژەی بە پەیماننامەی سەعداباد 1930 دا کە ئیتر وڵاتانی دراوسێ لە کۆشتی سەعدابادی شای ئێران لە 1930 هاتن سنوورەکانی خۆیان تەواو ڕنگڕێژ کرد بۆ ئەوەی ئەو کۆچەریە کوردانەی کە بۆن ئەوەی کۆچڕەویانە کرد ئەوانە لە سنوورەکان تێنەپەڕێنن. ئیتر لێرەوەیە کە بە تەواوەتی کورد ئەبێتە سوتماکی نێوان ئەم سنوورانە کە بەپی پەیماننامەکان تەواوەتی ئەچەسپێنرێن لێرەوە پەیوەندی وڵاتان ڕاستەوخۆ کاریگەری ئەبێت لەسەر کورد. سەیری ئەم پەیوەندیانە بکە هەر بە درێژایی مێژوو ئەو وڵاتانی کە کوردیان تێدایە هەر چوار وڵاتەکە پەیوەندیەکانیان لەگەڵ کوردەکانی خۆیان پەیوەندیەکی سەرکوتکارانەیە. تۆ تەسەوور کە چ ئێرانە چ تورکایە چ عێراقە چ سووریایە ئامادە نییە هیچ دانوستانێک هیچ مافێک بە کوردەکانی ژێر دەسەڵاتی خۆی بدا بەڵام لە بەرامبەرە ئامادەیە پەیوەندیەکی تێر و تەسەل و بتە و لەگەڵ کوردەکانی وڵاتانی دیکەی دراوسێ ببەستێ. تەڵان ئەمە بەکارهێنانیان بەرامبەر هێزی بەرامبەر خۆیانیان هەیە کە هەر کاتێک بیانەوێ کوردەکەی خۆی پێ سەرکوت بکە کە لە وڵاتانی بڵێن لە ژێر دەسەڵاتی خۆی هەیە لەلایەکی کەشەوە بەکاریان بهێنێ بۆ دژایەتیکردن یا بۆ وەرگرتنی ئیمتیازی زیاتر لە بەرامبەر وڵاتانی ڕکابەریدا. ئێمە ئەمە لە مێژووە زۆر سارگان قسە کە لەسەر عقلێتەکەی ینی بۆ ئەم عقلێتە هەمیشە بۆ میتۆدەیە عقلێتی داگیرکاری و سەرکوتکاریە خۆ ئێمە ئێستا ئایا ئەم عقلێتە هەمان تایپ و مۆدێلی ڕابردوو بۆ ئێستاش ڕاستە بڵین دووبارە بێتەوە. ئەمە توانین بگەڕین بە دوای هۆکاری ڕاستەوخۆ لە ناو خودی کووردە. ئایا کورد بۆچی ئامادەیە
پەیوەندیەک ئەبەستێ لەگەڵ وڵاتی بۆ نمونە کوردی باشووری ئەمە ئەگەر باسی بکەین لەسەر چ بنەمایە گامادە پەیوەندی دروستەکە لەگەڵ ئێربڵاتێکی وەکو ئێرانە کە ئێران ڕاستە بەرژەوەندی کوردی تا ڕادەیە کوردی باشووری تا ڕادەیەک تێدایە بەڵام بۆچی ئەم کوردە ئامادەیە لەسەر حسابی کوردی ڕۆژهەڵات ئەم پەیوەندیە ببەستێ بۆچی ئەم کوردە ئامادەیە لەسەر حسابی کوردی باکوور ئەم پەیوەندیە ببەستێ یعنی چەندە کاری ئاساییە تۆگەڕاتە کورد بۆ خۆی ئامرازێکی بەکارێنەی سەرکوتکاریەکانەکە زۆر بەداخەوە یعنی ئەمە لە مێژووە هەیە کورد بۆ خۆی مادەیەکە کەرەسەیەکی خاوە بەدەستەوانەوە لەبەرەوە هەر جۆرێکە بیانەوێ ئەو شکڵ و شێوەیە پێی ئەدەن بۆیە ئەبینین هەر لە دوای پەیماننامەی جەزائیرەوە یا هەر لەگەر بگەڕێنەوە بۆ پێشتریش دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان لە 1946 و دواتر کە هاتنەوەیان بڵێن ڕوخانی کۆماری کوردستان و دروستکردنی ئەم پارتە لێرە و دروستکردنی دروستبوونی هێزێکی نەتەوەی چەکداری لە باشووری کوردستانە ئەبینین ئەم پەیوەندیانە یعنی بە تەواوەتی لەسەر ئەساس یا لەسەر بەرژەوەندی وڵاتانی دراوسێ دروست بووە ئەبینی ئەمە کۆمەڵە نمونەمان هەیە هەر لە ئیتر شۆڕشی چەکداری کە بە تەواوەتی لە 1960ەوە دەست پێەکە لە شۆڕشی ئەیلولەوە ئەبینین هەر لە وڵاتانی ئێران و لە وڵاتی بڵێن وڵاتی ئێران وڵاتی تورکیا هەمیشە هەوڵی یاوە پەیوەندی لەگەڵ شۆڕشی ئەیلول دروست بکەوە ئێران هەر ڕاستەوخۆ لەگەڵ دێمە سەرەوە تەوەرەیە ئەوە تەواوکە دێمە ئێران هەر ڕاستەوخۆ لەگەڵ دروستبوونی پارتیا کەسایەتێکی وەکو کەسایەتی کوردی ئێرانی وەکو عیسای پژمان دواترش وەکو مەنسوورپور جەنەرال مەنسوورپور ئەنێرە پەیوەندی لەگەڵ ئێرە دروستەکە کە کۆمەڵە ئامانجێکی بێ شەڵاگر فرسەرەوەی دواتر قسە لەسەر بەرژەوەندیەکانی شەکەین مامۆستا ئەحمەد پرەنسیپێکەیە لە ئەوەی لە جۆپۆلۆتیکا باسەکرێڵێ هەرێمی کوردستان قەدەری وایە نەکەوتۆتە سەر دەریا لەبەرەوە ئەمە کاریگەریەکی نێگەتیڤی خراپی دروست کردووە لە ڕووی پەیوەندی لەگە وڵاتانی دراوسێ کە زۆربەی ئەو وڵاتانە سیستەمە سیاسیەکانن لە جۆری نەیارەکانی کووردە ئایا ئەمە چ کاریگەریی خراپی لەسەر پرۆسی سیاسی و ئاسایشی هەرێمی کوردستانیا بڵین باشووری کوردستان بەجێشتۆ کە قەدەری جۆپۆلۆتیکی ئەو وایە هەمووشە هەمووی ڕوبەری وشکانێ نەکەوتۆ سەر ڕوبەری ئاوی بەڵێ لە ڕاستی ئەمە وڵاتەکەم هەرێمەکەمان دەورە دراوە بە تاوکەری هەرێمەکەمان کەویش ناوچەکانی تری کوردستانە بەداخەوە ئەم پارچانەی ترکەوتونە ژێر دەسەڵاتی دەوڵەتە داگیرکەرەکانی ئێران سووریا ئێران سووریا تورکیاوە ئەمە ژوای کردووە هەرێمی کوردستانەگە باسی هەرێمی کوردستان بکەین لە ڕووی جوغرافیای سیاسیەوە ڕووبەرێکی داخراوی هەبێت هیچ یەکێک لە سنوورەکانی نەکەوتۆتە سەر دەریا واتە هیچ منفەزێکینی هیچ منفەزێکی ئاوینە ئەمە شواکات هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە یعنی جغرافیا ئەمە جەبری جغرافیایە وای کردووە کارێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە هەمیشە جۆرێک لە جۆرەکان سازش بروێنێ ملکەتی بڕیارەکانی وڵاتانی دەوروبەر بێ و وڵاتانی دەوروبەریشان بێگومان ئەکادیمیستی زۆر بەتوانیانتیا لە مەجای جغرافیای سیاسیە لە مەجای جیۆپۆلیتیکا لە مەجای سەربازیە لە مەجای سیاسیە لە مەجای پەیوەندی نێودەوڵەتیەکانە ئەوان توانین خوێندنەوەی زۆر ورد بۆ سروشتی جغرافیای هەرێمی کوردستان بکەن و جار لە دوا جار ئەوان توانیوێن مەرجەکانیان زیاتر بەسەر هەرێمی کوردستانە لەژێر خوێنەوەی لەژێر ڕۆشنایی دەرەنجامی خوێنەوەکانیان و خوێنەوەکانیشان لەژێر دەرەنجامی جغرافیاکەمانە بۆیە هەمیشە گەلی کورد بە نبراتێکی نزمتر بۆ نمونە کاتێک کە ئەبینی گەریلاکانی پەکەکە ئەگەر چەند سەربازێکی تورکیا بکوژن ممکنە حکوومەت هێنە بەنامێکی تند دەربکات وەی دانی و موقفە بکە بەڵام بابەت پێچوانێکینەوە پرۆسەکە پێچوانەکەینەوە کاتێک کە ئەبینی تورکیا یان کۆماری ئیسلامی ئێران بە چ بە بەردومانی تۆپخانەکانیان بێت چ بە بەردومانی ڕاستەوخۆی فڕەکە جەنگیەکانیان بێت کاتێک هاوڵاتیانی کورد بەردومانەکەن هاوڵاتیانی کورد شەهید دەکەن یان ئیدانە ناکریان ئەگەر ئیدانەش بکری ئیدانێکی شەرمنانیە یعنی ئەمانوێت بڵێن سیاسەتی هەموو وڵاتێک بەبێ جیاوازی سیاسەتی هەموو وڵاتێک ئەکەوێتە ژێر ڕەحمەتی جوغرافیاکەوە ئەمە واکە دەنگێکی دلێری هەبێت بتوانێت تەحەکوم گەمەچێکی باش بێ یاریزانێکی باش بێ لەسەر ساحەی نێودەوڵەتی بە پێچوانەش ئەمەژواکە ملکەتی بڕیارەکانی وڵاتانی دەوروبەر و وڵات هەرێمیەکانی بێت ڕاستە یعنی بێگومان استراتیژ سنتەرە بۆ مامەڵەکردنی لەگەڵ ئەوانە بەتەوی استراتیژەتی جوگرافیایی لە ناوچە سنووریەکان بێگومان هیچ گومانیتیانە ئەوە ئابینین کە ئێستا هەرێمی کوردستان ژێردەستەیە ئەوەی کە
چاوەڕوان کرابوو و پێش پرۆسی ڕفراندەم ئێمە سەرکردایەتی کورد چ لە بەرنامەکان چ لە نووسینەکان سەرکردایەتی کورمان لێ ئاگادار کردبووە و من تەنانەت لە 5 سی 2014 و لە 24 2014 و من پرۆژەی دەوڵەتی سەربەخۆی کوردیمە بە پێشکەشی سەرکردایەتی کوردم کرد ئەم خاڵە لاوازانمان بۆ ڕوونکردنەوە بەڵامی تر بێگومان سەرکردایەتی سیاسی کوردی سەرژندایەکی سیاسی خۆیانەیە و ئەبینین ئێستا تورکیا ئەو هەڕەشەی گرتنەوەی بۆرێنەوتەکانی هەرمی کوردستانەکە قفڵی بۆرینەوەی هەرمی کوردستانەکە ئەوە بینی هەڕەشەی لە 25 نۆوە لە سعات دەی 25 نۆ یەکەم ئەو ڕۆژێک ڕفراندۆمی تیاکرا کۆماری ئیسلامی ئێرانەوە بینین سنوورەکانی داخسەوە باز لەواکرێکە ئێستا کراونەتەوە ئەو تەوەرانش ببوورە ماوەستا دێمە سەر ئەو تەوەرانە بەڵام یعنی ئەو پرسیارەش بکەم ئایا بۆ خۆی چۆن جوگرافیا تەحکومەکە لە مامەڵەکردن لەگەڵ وڵاتانە بەتایبەتی باشووری کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە کە ئێران و تورکیا وڵاتی بەرچاو و دیارن ئایا لێرەدای بەرژەوەندی چییە؟ یعنی ئایا بەرژەوەندی بۆ خۆی ڕۆڵی نییە بەرژەوەندیەکان تەحکوم بکەن بەوەی کە کوردستانیش بتوانێت سوود لە مامەڵە و پەیوەندیانە وەربگەوە لە بەرامبەریشە وڵاتانی دراوسێ بەتایبەتی لە ڕووی ئابووری و دارایی و هەناردەکردنی کەلوپەلەکانیانەوە بێگومان بەرژۆندی لایەنە هەبووە بەڵام ئەگەر سەی بەرژۆندیەکانی نێوان هەرمی کوردستان بکەین بەراوردی بە بەرژۆندی وڵاتەکانی تر کەمتر لە 100 لەیەکە کەمتر لە 1% و وڵاتەکانی ئێران و تورکیا زیاتر لە 100 من هەندێک داتان بینیوە بۆ نمونە ئەگەر سەیری قەبارەی بازرگانی بکەین لە نێوان تورکیا و هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان کەمتر لە 200 میلیۆن ساڵانە هەنارداکە جگە لەنەوت و احتیمال هەیە لە 2018 گازی سروشتی بە ناوخاکی تورکیا بەڕێت بەڵام ساڵانە زیاتر لە 12 میلیارد دلار تا پێشقەیران باونی قەباری بازرگانی بووە لە نێوان تورکیا هەرێمی کوردستانەوەتە لە تورکیا هێنراوە ئەگەر سیر بکەی کەمتر خۆی حسابم کرد کاتە 0 لە 100 باشە من ئەڵێم کەمتر لە یەک واتە وڵاتانی دەوروبەر زیاتر لە 100 قازانجە بازرگانەکە بۆوانە و جگەلەوەی کە بیریشمان نەچێت ئەو باشی پەیوەندیەکانی وڵاتانی دەوروبەر لەگەڵ هەرێمی کوردستانە تەکتیکی بووە هەرگیز ئەمە استراتیژ نەبووە چونکە ماوەسای بەڕێزی شاری پێکرد ئەگەر ئەمە استراتیژە بۆ نەتەوە ژەردەستەکەی خۆیان کە گەلی کوردە لێوە مافەکانیان بە مافەکانیان بکەم یعنی تۆ باسی پۆینتاتەکە کرد ئایا تەنها لە ڕووی ئابووریەوە یعنی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و وڵاتانە سفرەیە خود وڵاتانی تر لە ڕووی تەنانە سیاسی و دیبلۆماسی و تاکتیکی تەنانە تاکتیکی ئیسیخباراتی شەوە توانیانە بێگومان با بڵێن فرەجوارە توانیوانە بە ناوی بازرگانیەوە بۆ نمونە تا ساڵی 2004 کە داعش هاتووە زیاتر لە 500 کۆمپانیای ئێرانی هاتوون لە هەرێمی کوردستانەوە بەرهێنانیانکەوە زیاتر لە 500 کۆمپانیا و هیچ گومانی تێدا نیە ئەم کۆمپانیانە کۆمپانیای مخابراتین هەڵگرین بە ناوی کۆمپانیا دێن بەس لێرە کاری ترەکەن ئەمە بۆ تورکیا ئەمە بۆ تورکیا ڕاستە زیاتر لە 1500 تا ساڵی 2004 زیاتر لە 1500 کۆمپانیا بە ناوی وەبەرهێنان و هاتووە لە هەرێمی کوردستان وەبەرهێنانی کردووە تێبینی یەکەم وەبەرهێنانی خۆی کردووە داهاتی هەرێمی کوردستانی هەڵوشیەوە بۆ خۆی جگە لە بازرگانێکە کە ساڵانە دیگە شۆتە قەبارەی 12 میلیارد وە زیاتریش ساڵانە باشە واتە لە دوو لایەن و لە ڕووی ئابووریەکە هەرێمی کوردستانیاندا دۆشیوە دووەمیان ئامانجە سیاسی سەربازی ئابووریەکە با بڵین هەڵگریەکانی خۆشیان بەدی هێناوە بەبەرچاوی خۆمانەوە بینیمانە کاتێک ئەمریکەکان هاتو تورکیان کردوتە سەری چەند با بڵین بەناو بازرگانێکی ئێرانی لە سلێمانی پاڵاز لە ساڵانی 2000 و دەوروبەری 2000 معلوماتی زانیاری نهێنیان بڵێ و ئێرەشیان کردووە بە بنکێکی هەڵگری لە هەمان کاتە و جگە لە توانیشانە پەیوەندی سەربازەکانی خۆیان پەیوەندی هەڵگریەکانی خۆیان ڕاڵەکانی خۆیان دروست بکەن و ئەمەش کاریگەری هەبووە جگەرەوەی لە ڕووی زانستیشەوە گەر پەیوەندیانە هەبێت لە ڕووی بۆ منە زانستی و ئەکادمیشەوە تەسیراتەکە هەبووە لێرە ئەو قوتابخانانەی کە کراونەتەوە تورکیا کردوونێتەوە قوتابخانی گولەنیەکانن ئەمانە ژەهرە ڕێژن باشە ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ئەگەر ئەو قسەی مامۆستا ئەحمەد پێچەوانەکەشی وەربگرین ئایا ئەمەی ئەڵێ سیاسەتی وڵاتانی دراوسێ لە ڕابردووشە لە مێژووەوە بۆ مامۆستا تۆ پسپۆڕێکی بواری مێژوو ئایا ئەی کوردستان بە پێچەوانەوە توانیوێتی ئەمە ئیسیغلال کات یعنی یا بتوانێت لە چوار لە نێوان دووکەوانە بەرژەوەندی بۆ خۆی لێرە مسۆگەر بکات نەک ئەوەی کە هەر ئەوە بێ بەرژەوەندیشی ئابووری ڕۆژانە و کاتی تێپەڕێ و پارەکەی کۆ بکرێتەوە سەریمان خەرج بکرێت بۆ پرۆژەی خزمەتگوزاری و ئاوادانکردن و بە موچەخۆر بدرێت ئایا کوردستان توانێتی ئیسیسماری ئەمە بکە سیاست و سیاسەتی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان طبعا ئێمە بێوە لە بەرچاو بگرین هیچ پەیوەندیەک بەبێ بەرژەوەندی دوولایەنە نییە یعنی هەر پەیوەندیەکە دروستە بێ بەرامبەرەکەت چەنێ بەرژەوەندی تێدایە بەرامبەری دیکەش ئەوەنە بەرژەوەندی تێدا هەیە هەرێکە و بەپێی ڕێژە و قورسایی خۆیان ئەکرێمە بڵین ئەم بەرژەوەندیانە لە ڕووی ڕێژەییەوە گۆڕێ
پێگەی جوگرافیایی کوردستان وای کردووە قەدەر یعنی ئەو جەبرەی کە هەبووە بەسەر کوردستانەوە تۆ لەسەر دەریانی چارت نییە ئیلا ئەبێت تۆ پەیوەندیەکی نێودەوڵەتیت هەبێ و بە تایبەتیش لە سەردەمانی بڵین پێشنەوەدەکان تۆ هیچ چارێکت نەبووە ئیلا بێ پەیوەندیەکی دەرەکیت هەبوو بێ ئەم پەیوەندیە دەرەکیە یا ئەبوو لە ڕێگەی ئێرانەوە بێ یا کە مەتار نەبوو بڵێن فڕۆکەخانە نەبوو و حکوومەتی بەعسیش تەواو دژی مەسەلەن هەر جموجۆڵێکی سیاسی بوو لە ناوچەکە یا ئەبوو لە ڕێی ئێرانەوە بێ یا ئەبوو لە ڕێی تورکیاوە بێ یا بوو لە ڕێی سووریاوە بێ لەبەرەوە تۆ ناچار بووی ئەم پەیوەندیە لەگەڵیان دروستکەی و ئەم پەیوەندیەی کە ئەوان هەرچی توانی بێتیان کورد بەکار بهێنن لە دژی حکوومەتی ناوەندی لە دژی حکوومەتی ئەو کاتی بەعەز کوردیش لە بەرامبەرە توانی وێتی یعنی تۆ تەسەوور کە ئەو شەڕانەی کە ڕوویەدا بریندارەکانی کورد لە ئێران و لە تورکیایەوە بەتایبەتیش لە ئێرانە بەتایبەت لە ماوەی جەنگی ئێران عێراقا لە ئێرانە چارەسەرەکران تاران بوو بە شوێنێک یعنی فڕۆکەخانەی تاران بوو بە ناوەندێک بۆ ئەوەی کە چەک و تەقەمەنی لێوە هاوردە بکرێت سەر ڕای هەندێک لە ئەو چەک و تەقەمەنیانەی کە لە ڕێگەی قاچاخەوە دەستەکەوت و ئێران هاوکاریەکی زۆری شۆڕشی کوردی کردووە پێش 75 لە مانجی 2005 شای ئێران محەممەد ڕەزاشا چاوپێکەوتنیی هەیە لەگەڵ ڕۆژنامەیەکی نەمساوی ئاڵێ ئێمە نەمسایی ئاڵێ ئێمە چەندە بۆمان بکرێ کوردەکان لە خۆمان نەزانین لەبەرەوە هاوکاریکردنی ئەوان هاوکاری بێگانە نییە بۆیە هەمیشە ئەم قسەوای کردووە کە کوردەکان وەک بەشێک لە خۆیان بزانن کە هەڵبەتە لە دوای ڕێکەوتن نامی جەزایرەوە قسەکانی لە سەدات 90 و بڵین سەدیش پێچەوانە ئەبنەوە لەبەرەوە بینین ئەمانە هەر لە کۆنەوە هەتاوەکو ئیشیان بە کورد بوو بێ بەرژەوەندیان بوو بێ هاوکاریان کردووە بەڵام لە بەرامبەریشا کورد توانی وێتی بەپێی ئەو پێگەیەی کە خۆی هەبووە تۆ تەسەووری ئەوە مەکە شاهنشایەکی گەورە چەندێک بەرژەوەندی هەیە پێشمەرگەیەکی شۆڕژێر لە شاخەکانە ئەبێ ئەوەندە بەرژەوەندی هەبێ ڕێژەکە گۆڕاوە بەڵام بەرژەوەندی ماوەسا ئەرکان بەڵامە بۆ دواتریش ڕاستە هەروەکو بینیمان بوومن لە دوای شۆڕشی کۆماری ئیسلامیران لە ساڵی 1970 بە هەماشەوە ئەو ڕاپەڕینی لە کوردستان کراوە داڵدەدانی پێشمەرگە کۆمەڵەشت ئێران بوو بە شوێنی مەکۆیەک یا بوون بە مەکۆیەکی ناکۆکی هێزە نارەکانی حکوومەتی عێراق بە تایبەتی هێزە کوردیەکە ئەمەش بۆ خۆی ڕاست نییە تۆ تەسەوور کورد ینی وەکو بەرژەوەندی نەیتوانی ئیسفادە لەوە بکەن زۆر بەدڵنیاییەوە ئەگەر سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی نەبووایە لە بڵین 22 بەهمەنی 57 ئێرانی لە 79 خۆمان بڵین شۆڕشی کوردی نەی ئەتوانی هیچ بکە تۆ تەسەوور کە لە 76 شۆڕشی نوێ دروست دەبێ کە یەکێتی بڵین دروستیەکەوە لەولا شۆڕشی گوڵان هەیە هەتاوەکو ڕوودانی و یا سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی هیچ چالاکیە گیان شتێکی وان نەبووە بەڵام بە سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی تەسەورکەوانە یاداشتەکانیان نووسیوەتەوە ئەو پێشمەرگانە ئەڵە شۆڕشی ئیسلامی چەندە لایەنگرانی خومینی حەزیانە کرد سەرکەوێ ئەوەندە ئێمە حەزمانە کرد بۆ چونکە تەواو سنوورەکان ئەکرانەوە بەڕووی هەر ئەوەش بوو سنوورەکان تەواو کراوە بەڕووی پێشمەرگا و ئیتر لێرە گڕوتینێک بە شۆڕشی کوردی درایەوە هەندێک دەستکەوتە بەرژەوەندی هەبوو یا بەرژەوەندی زۆر باش بەڵێ مامۆستا ئەحمەد هەروەکو پێشتریش پرسیارم کرد یعنی ئێمە ئەگەر وەکو جەنابیشتان سپۆڕی جوگرافیای سیاسی جوگرافیا وای کردبێت کە ئێمە ناچار بین ئەگەر لە بەشی دووەمەکە کە باست کرد ملکەج یا خازعی سیاسەتی وڵاتانی دراوسێ بین ئەی باشە بۆ خۆی ئەگەر ئێمە جۆپۆلۆتیکێکی باشمان نەبووە لەسەر دەریا نەبووین خاوەنی قەرار و بڕیاری سەر بەخۆبین ئایا بۆ خۆی ئێستا زمانێکی نوێ یاخود بەدیلی ئەو قەدەری جوگرافیایە یعنی چارەسەری سێهەم لەو نێوانەدانە لە نێوان ئەوەی کە چارەسەر نەبووە لە نێوان وڵاتێکی دەسەڵاتدارە و گەلێکی ستەمدیدە و ژێردەستە ئەی لە ئەی یعنی چارەسەری سێهەم نییە لەو بەینە حەلی سێم مای بەرنامەکە یارمەتی دەربێ منەمەوێت هەندێک تێبینی لەسەر وتەکانی ماوەسای بەڕێز بێم لە ئەنجامی ئەو کەمە زانیارێکە لە جوغرافیا سیاسی جۆپۆلۆتیکە ئەمە بۆم دەرەکەوێت هەموو ئەو پەیوەندیانی وڵاتانی دەوروبەر لەگەڵ هەرێمی کوردستانە هەیبووە لە 100% بەبێ جیاوازی لە 100% یان تەکتیکی بووە یان ناچاری بووە ئێمە ئیتفاقی بۆ نمونە لە ساڵ 1940 دوای اتفاقی سعداباد 1930 بۆ نمونە ساڵ 1930 دوای اتفاقی بەغداد حلفی سنتۆ 1950 دوای اتفاقیەتی جەزایر کە کۆتایی بە خەون و هیوایەکی گەلی کورد هێنا بۆ هەمیشە گەلی کورد بۆ تاکو ساڵ 1990 ئەگەر دەرفەتێکی نێودەوڵەتینەوە گەلی کورد بەژێر دەسێمەوە و باشترین دلیل ئەگەر کۆماری ئیسلامی ئێران وڵات دەور با بڵێن تورکیا ئەگەر مسقالە زەڕێک ئەو بەرژەوەندی کە
کە مامۆسای بەڕێز ئیشاری پێکە ئەگەر لە بەرچیان بگرتە بەرژەوەندیمان لە بەرچاو بکتە بۆ ئێستا ئاوها گڕیان لێ هەڵبسایە تەنها ڕاپرسیەکرا بەبێ ئەعلانی دەوڵەتی سەر بەخۆ بکرێ تەسەوور کە ئوستازی بەڕێز یەک پرسیارەکەم بەڵام دوای ناوبڕێوەرەکەم دوای ناوبڕەکە وەڵامی بەرەوە لە وەڵامەکانی بەڕێستا یعنی ئەی باشە بۆچی ئەوە کورد نییە بۆ خۆی ناتوانێت ئیستیغلالی ئەمە کات و ئەو دەرفەتە بقۆزێتەوە لە ماوەی 100 ساڵی ڕابردۆ لە سایکسپیکۆوە تاوەکو ئێستا باست کرد هەموو وڵاتان بە تاکتیک یاخود بە استراتیژێکی تایبەتی خۆیان ئیشیان کردەوە بۆچی کورد نەیتوانێ مە بکە دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارەکەم بەرەو بەردەوام بە لەسەر وەڵامەکانی خۆت بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتان جارێکی تر سڵاو مامۆستا ئەحمەد بەر لە ناوبڕەکە قەتعی وەڵامەکەم پێکردی لەوەی بۆچی کورد نەیتوانیوە دەرفەت بقۆزێتەوە لەوەی کە لە بەرامبەر وڵاتی دراوسێ تاکتیکی یاخود استراتیژێکی تایبەتی ئیشەکە بۆچی ئێمە هێندە سادەوین ئەم مێژووە لە ماوەی 100 ساڵ زیاترە هەمیشە دووبارە بێتەوە نەتوانی تۆبیت توانی ژێرخانێکی سیاسی و دیبلۆماسی و ئاسایشی خۆتی لێ بەرەم بێنی وەڵامی ئەم پرسیارەت ئێمە بەزەگەر یارمەتی تەکمیلەی قسەکانم بکەم مامۆستانی بەڕێز من باسی اتفاقانم کرد بۆ نمکە لە بینی ئێران و عێراق کراوە هەمووی لەسەر خوێنی کورد کراوە هەمووی لەسەر هیواکانی کورد کراوە هەمووی لەسەر شۆڕشەکانی کورد کراوە هەمووی لەسەر ڕۆبەری جوگرافیای کوردستان کراوە لە هەموو اتفاقانێ بە وشەی کوردی تیا ڕۆبەڕبوونی شۆڕشەکانی تیا لەناوبردنی شۆڕشەکانی تیا بۆ نمونە خۆ هەر جەناب دێستا باسەکە عیسا پژمان ئەگەر بگەڕینەوە با بڵێن مێژووی هاوچەرخی خۆمان لە شەستەکانە ئەچێت با بڵێن کنەودنەی ئینەیە باڵی مەکتەبی سیاسی باڵی سەرکرداتی پارتی دیموکراتی کوردستانە توانیان لە ڕێی عیسا پژمانەوە کە بەداخۆ کوردێکی خۆفرۆش بوو توانیان بۆ جەنگی براکوژی هەڵگیرسێن تا کوسا دەرەنجامەکانی بین و ممکنە بۆ دەیان سەدەی تریش دەرەنجامەکانی بین ئەمە یەکێک لە خاڵەکان و هەر کۆماری ئیسلامی ئێرانیش بوو هیواکانی گەلی کورد کە ڕۆژ هەبووە لە شۆڕشی ئەیلولا زیاتر لە 100,000 هاوڵاتی کورد پەیوەندیان بە شۆڕشەوە کردووە هەموو هیواکانی گەلی کرد بە سەراب زیاتر لە 42,000 کیلومتر لەو کاتیان لە سەردەمی شۆڕشی ئەیلولا لە ژنەوە هەموو ئەمانە ماوەردی ئەمە وڵاتانی دەسەڵاتدار ئەی تۆ وەرەوە بۆ لای خۆشمان بۆ خۆمانەمان ئێستا وەڵام تێمەوە بۆ من ئەگەر بێنە سەر ڕاپەڕین تاکو حکوومەتی عراقی مابوو هەموو هاریکارێن کۆماری ئیسلامی ئێران کردوتی تورکیا کردوتی بۆ هەرێمی کوردستان هەمووی تەکتیکی بۆ ڕوبەڕووی نیارەکەی بوواتە دوژمنی بەکارهێنا بۆ جنگانی دژمنەکەی کەواتەمانە تەکتیکی بوون بەبەرچاوی خۆشمانەوە بینین کاتێک لە 2023 گروپە ئیسلامی ڕادیکاڵەکانی با بڵێن جوندل ئیسلام و ئەنسار الئیسلام لە ئێرانەوە تەمویلەکران و ئێران بۆ ملکەتپێکردنی ئەحزابە کوردستانیەکان و ئەبینین کە لە 2023 بە دو کاتێک ئەحزابە شیعەکان نچنە دەسەڵات بە 100% عملیەکە پێچوانە بێتەوە یان ئەوە فشارمان لێکەن بۆی کە خواستەکان بەرنامجە جیۆپۆلیتیکەکانە جێبەجێ بکەین یان ئەوە تا بۆ نمونە ئێمە باش پێچوانەکەشیمان پێچوانەکەی لەبەرەوەی خاڵ هۆکاری سەرەکی ئێمە جوغرافیایکی سربەخۆی دیاریکرامان نەبووە هەرێمێک بێت دەوڵەتێ بێت کە ناوی کوردستان بێت ئێمە ئەومان نەبووە ئەمە خاڵ یەکەم ئەمە گەورەتی وەکو جوگرافیا ئەمە وەکو بەڵێ ئەمە دەرەنجامی هەبووە لەسەر لاوازی و پەرتەوازە بوونمان ئەمە نەماتوانێت مؤسسات دروست بکەین بۆ بیرکردنەوە بۆ چۆنێتی لە هەموو وڵاتانی جیهانە مؤسساتی مەزن هەیە کە تایبەتە بە پرسە جیۆپۆلیتیکان تایبەتە بە پرسە جوگرافیەکان تایبەتە بە پرسە ئابوووریەکان ئێمە ئەو مؤسساتمان نەبووە بۆیە هەر گروپێک لە دیدی خۆیەوە ویسوێتی بۆ منەگەر سەدەی ڕابردوو باسکەین ویسوێتی هەر چۆنێک بێت تەنانەت لە لیبیا کۆمەکی دارایان وەرگرتووە چەکو ئەسلحەیان وەرگرتووە ویستویانە کۆمێکێک دەست بخەن بۆ جنگانی دژی حکوومەتی عراقی بۆیە لە بەرامبەر ئەو یارمەتیانەشە هیچ یەکێک لەو یارمەتیانش بەبێ سەپاندنی بڕیار و مەرجەکانەوە بەسەر هێزە شۆڕژ جێڕەکانە ئێمە بینین کۆماری ئیسلامی ئێران کوردەکانی لە جی کوردەکان بەکارهێناوەتەوە بۆ ئەمە بۆ کاتە دیسان مامۆستا ئەحمەدینەوە سەر و پرسیارە ئەمەش نەبوونی دووربینی عەقڵی سیاسی کوردەوە نەتوانینی مامەڵەکردن و ئیدارەدانی ئەو ململانیانە کە هەیەوە نەزانینی سیاسەتی بەرامبەر و نەخوێنەوەی سیاسەتی بەرامبەرە بۆ خۆی ئەمە جەوری جوغرافیایە ئەمە یعنی ئێمە هەموو شتەکان جوغرافیای لێبەر پرسیار بە هەموو ئەو کەم کوردیانی کە هەمانە لە ماوەی 26 ساڵی ڕابردووە بە هەموو ئەو لاوازێ و بە هەموو ئەو یەک زەریا فەساد هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام بینین هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێمی کوردستان بیری لە ڕفراندەم کردوێتەوە ئەمە بەڕاستی ئەمە دەستکەوتێکی زۆر مەزنە یعنی لە غیابی ئەم هەرێمە ئێمە نەمانەتوانی بیر لە ڕفراندەم بکەینەوە واتە ئێمە لە ئەنجامی کامەڵبوونمان ئێمە لە ئەو پەیوەندانی لەگەڵ وڵاتانی دەور بەرهەمان بە توانیمان یەکشت بکەین کە زۆر گرنگە توانیمانە درێژە بە تەمەنی ئەم حکومڕانی لەرزۆکە بین تقریبا کەوتۆتە سەر پێەکانی خۆی خەریکە هەندێک هەمووینە هەندێک لە بنەماکان هەندێک لە پایەکانی دەوڵەتمان بنیات ناوە بەڵام ئەمە
جارێکە قەدەر جوگرافیای وایلەکەت نەماتوانێت کامڵی بکەین جگە لەوەی خراپی ئیدارەدانی خۆمان فەسادی خۆمان ململانینیان ئەحزابەکان نەبوونی یەکگوتاری کوردی بەرژەوەندی شخصی حزبی بنەماڵەی وای کردووە کە پرۆسەکەمان تۆزێ دەڵەمە بێ کامڵ نەبێت. سپاس مامۆستا ئەحمەد. مامۆستاکانەمە قەدەری جوگرافیایە بە تەنهاوای لە ئێمە کردووە تەنانە عەقڵی سیاسیشمان نەزووجی نەکردوێەوە نەتوانینی و نەبوونی دووربینیەکی فراوان و ئاسۆیەکی دووریا خودت بۆ خۆی مێژوش بەرپرسیارە لەمە ئێمە نەمانتوانیوە پەت لە مێژوو ڕابردوی خۆمان وەربگری ئەو هەموو هەڵە و شکستە بەسەر کورداتەوە مامۆستا باسی کرد زۆر جار ئەوان دەستیان کێشاوەتە ناو ململانێ و بەریەکەوتنەوە تاوەکو ئاستی ئەوەی لولەی تفەنگەکان بەرامبەر بە یەکتری ڕابگرین و تەقە لە یەک بکرێ عنی برا بکوژرێ. ئایا بۆ خۆمان نەمانتوانیوە ئێمە ئیدارەی ئەمە ململانەیە بکەین ئەمەش بۆ خۆی مێژوش مەحکوم نییە بەمە. ئێمە باسمان لە قەدەری جوگرافی کرد پێشووتر ئەوە یەکلایی بوویەوە کە قەدەری مێژوو کە جوگرافیا کاریگەری ڕاستەخۆی هەبووە لەسەر پەیوەندیەکانی کورد لەگەڵ وڵاتانی دراوسێ تەبانەوەش دەرەنجامی خۆی هەیە ئەمە کێشەمان نییە لەوە باسمان لە پەیوەندیەکانی کورد لەگەڵ وڵاتانی دیکە کرد وڵاتان پەیوەندیەکانیان لەگەڵ کوردەکانی خۆیان لە بەسەر بنەمای چەوسانەوە بووە و پەیوەندیان لەگەڵ کوردەکانی دیکە لەسەر بنەمای تاکتیک بەکارهێنان بۆ بەرژەوەندی خۆیان طبعا ئەمەی کە ئەوان کردویانە بەرامبەر بە کورد بەرژەوەندی کوردیشی تیا بووە چونکە ئەگەر ئەوان بەو تەکتیکی خۆیان ئیشیان نەکردایە شۆڕشی کوردی مستحیل بۆ هەڵنەیە گرسا ئەوە تا بینین عێراق و ئێران لە 75 ئەمە بۆ هەموو وڵاتانی دراوسێ ڕاستە یا تەنها وەکو بۆ وڵاتی وەکو ئێران ڕاستە بۆ وڵاتی وەکو عێراق و ئێران توانی شۆڕشێک هەڵوەشێنێتەوە ڕێکەوتنێکی سبەینە بینی تورکیا ئێستا لە ئێستەیە ڕێکەوتنی بینی عێراق و تورکیا هەمان سیناریۆ توانێت بێنێ بەسەر ئەمە ئەگەرۆ کۆردۆغان و تێقفلەکەیان بگرینەوە قفلی نەوتەکەیان بگرینەوە ئەمە هۆکارەکە چییە؟ یعنی ئێمە پێش ئەوەی ئێران تورکیا سووریا من تاوانبار بکەم تورکیا سیاستەکە ئێران سیاستەکە سووریا سیاستەکە عێراق سیاستەکە ئەی من بۆ سیاست ئافرم ئەی من بۆ سیاست نەکەم تەسەور کە لە 1975 شۆڕشی کوردی هەڵەوەشێ مەلا مستەفای بەرزانی لە اینێکیا لە چاوپێکەوتنێکیا لەگەڵ ئەمیری تاهیری لە ڕۆژنامەی کەیان بڵاو بۆتەوە کاتەڵێ چی ئەڵێ دەوری من تەواو خۆزگە ناوی من ئەڵێ گەر بەدەست خۆم بواە ناوی خۆمم لە مێژووە سڕیەوە بۆ ڕۆژانێک ئیشیان بە کورد هەبوو هاوکاریەکی تەواویانە کرد هەرو کاتە ئەسەدوڵای عەلەم بە شاڵێ ئەڵێ ئێمە بۆ هاوکاری زۆری ئەسەدوڵای عەلەم وەزیری دەرباری شابووە ئەڵێ بۆ ئێمە هاوکاری کوردەکان ئەوەندە نەکەین کە ئەمە ئەوەیان بدەینێ شاپێ ئەڵێ ئێمە ئەوەندە هاوکاریانەکەین کە نەتوانن سەرکەون چونکە ئێمە سەرکەوتنی ئەوانمان ناوێ ئەمە یعنی زۆر زۆر ئاساییە کە چاوەڕێ ئەوە نەکەین ئەو بەرژەوەندی کە تورکیا هەیە ئێران هەیەی لە هاوکاری لەگەڵ ئێمە یا لە پەیوەندی لەگەڵ ئێمە ئەوە نەوابین کە بڵێن هەمان بەرژەوەندیمان ئەوێت سبەی ئەگەر سنوورەکان دابخە تەوانم پەیوەندیانەی کە هەیە لەگەڵ ئێمەیە ئێستا تورکیا لە نەوتی ئێمە زیاتر لە خۆمان قازانجەکە ئێران زیاتر لە خۆمان لە سنوورەکان قازانجەکە بەڵام ئەگەر ئەو شتانە ببڕێ ئەو سنوورانە قەتعەکە ئەو ئەگەر لە سەدای یەک زەرەر بکات چۆن لە سەدانەوەی قازانج بۆ ئەوە پێچەوانە بێتەوە اینجا ئێمە ئێساچی بینە سەرباسی ئەوەی کە ئایا بۆچی کوردەکان لەناو خۆیان نەیانتوانیوە یعنی هیچ نەبێ یەکگیر پشتیوانی یەکگیر بن تەسەور کە شۆڕشی ئیسلامی ئێران لە 1970 سەرکەوتووە بێ گەورەترین کێشە بۆ شۆڕشی ئیسلامی ئێران کوردەکانی ڕۆژهەڵاتە کوردەکانی ژێر دەسەڵاتی خۆیەتی چۆن هاتووە ئەم کوردانەی یعنی سەرکوت کردووە لێرەوە سیاسەتی کوردستانی باشوور ئەگەر بە یەک ستراتیژ و بە یەک ئامانج ڕوبەڕووی ببوایەتەوە کاریگەریەکانی زۆر زیاترە بوو لەوەی کە بە دووفاقی بووە چۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی 2500 کەسی دروستەکە بە ناوی هێزی پشتیوان ئەچێ هاوکاری هێزە کوردیەکانی ڕۆژهەڵاتەکە کۆمەڵە مەقەڕی وەکو لە ناوچەکانی سنە لە بۆکان لە سەقز هەتا لە مەهاباد شەڕی پاوەکە بە ناوبانگە ئەمانە ئەگرێ لە ژێرەوە هاوکاریانەکە بەڵام لەسەرەوە مام جەلال نامە نێرێ بۆ سەرۆکوەزیرانی و کاتی ئێران ئەڵێ ئێمە لە ئامانجەکانی شۆڕشی ئیسلامی ئێران لا نادەین و پەیڕەوی خەتی ئیمام خومەینیشین بەڵام لە ژێریشەوە هاوکاریەکە وەرە تەسەور کە لە چونکە مەڵێن سیاسەتێکی دوولایەنی ئەمە بە دیکۆمنت هەیە بەڵێ من بڵێن ماستەرەکەم پەیوەندیەکانی ئێران و کوردە لە جەنگ ئێران عێراقە تەسەور کە ئاماژەم پێیاوە تەسەور کە هەر لە هەمان کاتا کە یەکێتی ئابە و شێوەیە هاوکاری لە ژێرەوە هاوکاری هێزی پشتیوان دروستەکە بۆ ڕۆژهەڵات وەرە بزانە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان چۆنە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان لە 1975 ئاوارەیەکی زۆری کورد لە ئێرانە و دواتر مەلا مستەفا واز لە شۆڕش هێنێ بە تەواوەتی قیادەی موقەتە دروستە بێ ئەم قیادەی موقەتە لە کوردستانی ئێرانە
بڵین ئێران شۆڕش ئیسلامی ئێران هێزی بۆ دروست دەکا تاکە ئامانج لێی سەرکوتکردنی کوردەکانی ئێرانە کە کاریگەری ڕاستەوخۆشی هەبوو تا ساڵ 1970 لە شۆڕش لە سەرکوتکردنی کوردەکانی ئێرانە هەرمە چیەگەێنێ لە نێوان دوو هێزی جیاوازەوە تۆ تەسەوەر هەر ئەمە شوای کرد هێزە کوردیەکانی ئێران کاتێکە لە مەهاباد کۆوە بنەوە داواکاریەک پێشکەشەکەن بە ئامادەبوونی عەبدوڕەحمانی قاسملۆ شێعزەدینی حوسەینی غەنی بلووریان داواکاریەکی هەشت خاڵی ئەدەن بە داریوشی فروهەر پێ ئەڵێن ئێمە ئەم هەشت داواکاریەمان هەیە تەسەوەر کرد لە خاڵی هەشتەمە سوکایەتێکی زۆری بە قیادەی موقەتە تێدایە و ئەڵێ ئێمە ئەبێ قیادەی موقەتە لە ئێران دەرکرێ بۆ چونکە ئەمانە پیاوی ساواک بوون ساواکی پێشوو کە لە سەردەمی شاه بووە ئەڵێ ئەمانە پیاوی ساواک و مۆساد و CIA ئەمریکان یعنی ئێمە تەسەوور کە کوردستانی باشوور لە کاتێکا کە شۆڕشێک هەیە شۆڕشی ئیسلامی ئێرانە سەرکەوتووە هاوکاریەکمان لەگەڵ کوردەکانی خۆمان کە لە ڕۆژهەڵاتە بە دوو ئاراستەی تەواو پێچەوانەیە نەک ئەوەی شۆڕشی ئیسلامی زۆر حەقی خۆیەتی ئەوە بە درێژە نەکێشەکەواتە ئێمە نەمانتوانی سوود لەو ناکۆچیانە وەرگین و نەمانتوانیوە سوود لە مامەڵەکردمان لەگەڵ بەرامبەرەکانکەینە ژێرخانێکی سیاسی و دیبلۆماسی گەورە بۆ نەک نەمانتوانیوە سوودی لێوەربگرین خۆمان هۆکار بووین بۆ ئەوەی ئەوان سوودمان لێ کارکتەری دروستکردی ناو شتەکانمان دروست کردو بۆی ئەوان سوودمان لێوەربگرن بەوەی کە ئەوان ئەیانەوێت نەک بەوەی کە ئێمە ئەمانەوێت بەڵێ ئەمە ئەحمەد ئێستا لەژێر ڕووناکی ئەماناوە ئێمە مامەڵەمان لەگە وڵاتانی دراوسێ ئێستا ناوچە سنووریەکان بەشێکی زۆری وڵاتانی دراوسێ ئەوە هەندێکیان سنووریان داخستووە کەم تا زۆر ناو بەناو ئەیکەنەوە و هەندێکشان هەڕەشەکەن لە ئایندا کە بە تەواوی دایخەن و نەیهێڵن لەم نێوانەدا ئێمە ئەگەر بین خوێندنەوەیەکی بۆ بکەین لە بەشێکی زۆر لە ڕاهەندەکانی سیاسی دیبلۆماسی ئابووری و بازرگانی شۆ کێ زەرەرمەندە هەردوو لا زەرەرمەندین و تقریبا هەردوو لاش کار بۆ بەدەستێنانی قازانجەکەی تیا ئەگەر کۆماری ئیسلامی ئێران ئەگەر کۆماری تورکیا سنوورەکانیمان لێدا بخات لە ڕووی ئابووریەوە هەردوو لا زەرەرەکەیان بە بڕێکی زۆر زیاتر لە ئێمە زەرەرەکان ئێمە بۆ فترێکی زەمەنی جۆرێک لە جۆرەکان تووشی شەلەل ئیفلیج بوو نەبین لە ڕووی ئابووریەوە سزبوونی بازاڕەکانەوە برسیبوونی خەڵکەوە بەڵام چەنە تاکی ئێمە برسی بکەن چەنە فشار بخەنە سەر هاوڵاتیانی کوردستان لە بەرامبەرە ناڕاستەخۆ پاڵمان پیوانی بۆ یەکگرتن ئێمە ئەگەر بۆ نمونە ئەردۆغان هەڕەشاکات کە منەتوان قفڵی نەوتەکانی بکەمەوە هاریکارێکی جنابی مامۆسای بەڕێز فەرمی هاریکارەکانی شابواری کوردستان وش تەکتیکی بۆ چێتە چوارچێوەی جیۆپۆلیتیکەوە ئامانجە جیۆپۆلیتیکانەوە ویستێتی تەنها قفڵی شۆڕش کە با بڵێن ئاها بڵێن قفڵی شۆڕش کلیلی شۆڕش لای شابی هەر کاتی ویستی قفڵەکەی داخاتەوە کۆتای پێێنێ هەمان سیاسەتە کێسا ئەردۆغان بەرامبەر بە کوردستان بەکارین هەرگیز ئەردۆغان ئەگەر بۆی بکرێ قبول ناکات بۆرێکی نەوتی تر ڕابکێشێ لە بۆرەی هەر کاتی ویستی گەلی کورد زلیل بکات لە مەزەرێکەوە زلیلی بکات بۆیە ئەردۆغان ئێستا توانێت بەڵێنەکەی جێبەجێ بکات کە قفڵی نەتەکە بگرێتەوە بەس هەمان ڕۆژ کە ئەو ڕۆژەی ڕفراندەمەکە ئاکرێت کە هەمان ئەو تەسریح ئاگرینانە ئایا بەرامبەر بە هەرێمی کوردستان لیرەی تورکی لە 1.6 نرخەکەی دابەزێ بۆیە لە ئێستا هەرێمی کوردستان کەم تا زۆر معادلەیە چونکە ئێمە ڕوبەرێکمانەیە هەرێمێکی دانپێدانەوەمان لە هەرێمێکی فیدرالیمانەیە لە نەتوێ کوردستان ئەترافی پێکراوە ئەگەرچی کەم و کورتیمان زۆر ئەگەرچی سنووری باشوورمان دیاری نەکراکەمە یەکێک لە خاڵە لاوازەکانێتی ئەگەر سنووری باشوورمان دیاری بکرابەوە ئەگەر جوغرافیاکەمان سنوورەکەی دیاری بکرایە تەنها وەکوی کە دوێنێ بینەمان لە کەتەلۆنیا لە پەرلەمان تەنها کۆبوونێکی پەرلەمان ڕاگەانی دەوڵەتەکەی مابوو بۆیە ئەمە یەکێک لەو گرفتانەی کە بەڵام مەسابە بوورە لە دەرەوەی ئەمە ئەگەر ڕێکەوتنێکی ئێوە باسی زۆر باسی ڕێکە پەیمانی سەعەدا ئاباتان کرد پەیمانی ئابات ساڵی 1930 لە کۆشکیشا لە ئێران بەسە لە بەندی حوتەمیە چیتیایە بەندی حوتەمی ئەڵێ ڕێگریکردن لە دروستبوونی هێزێکی چەکدار لە ناوچە سنووریەکانە بۆ ڕێگریکردن لە شۆڕشی کورد ئەگەر بێت و ئێستش عێراق و ئێران و تورکیا ڕێکەوتنیەک بکەن هەروەکو باسیش کراوەوە کۆبوونەتەوە پێکەوە قرارە بەر لە یعنی هەر لەم هەفتەشا کۆبوونەوەی یەکەم کۆبوونەوەیان بکەن وە لە نزیکبوونەوەیکی هینە بێت لەسەر بەرژەوەندەکانی خۆیان و دژاتیکردنی هەرێمی کوردستان بۆ خۆی ئەمە بە تاک لایەنە تورکیایە ئێران ئەگەشتیشی پێ نەکرێ ئایا لە ڕێکەوتنیەکە بۆ خۆی بەزەرەری ئێمە تەواو نابێت زۆر باش ئەمە پرسیار بکەین بێگومان من پێشتر وتم هەموو کارە ساتانی کە لە سەدەی ڕابردووە بەسەرمان هاتووە دەرەنجامی ڕێکەوتنامەکان و دەرەنجامی جەبری جوغرافیای کوردستان بووە هەموو پارچەکانی کوردستان بەڵام بۆ بزانن ناوچەکەمە کەوتوتە شووە ناوچیەکە کە کەوتوتە دڵی خۆرەڵاتی ناوەڕاستەوە بۆیە
لە هەموو ئەگەر نەژڵین لە هەموو لە زۆرێک لە تیۆرە جیۆپۆلیتیکەکان ئاماژە بە گرنگی ناوچێکراوە بۆیە وڵاتانی زلهەیە زوا بە ئاسانی دەستبەرداری ئەم ناوچەیە نابن لێ بگەڕێن هیلالی شیعی تەمەدودی هیلالی شیعی لە ئێرانەوە لە تقریبا لاندێک لە شوێنی پاکستانەوە لە ئێرانەوە دەست پێ بکات هەموو عێراق بگرێ بچێتە سووریا و بچێتە لوبنان و بچێتە سەر دەریای سپی بۆیە بە جۆرێک لە جۆرەکان من و تۆ ممکنە ئاگادار نەبین بەڵام ئەکرێت و ناکرێت ئەمە نەبێت کە ئیتفاقاتی بۆ نمونە دوێنێکە ئەردۆغان تاکی دەکات و ئەم پرۆژەی ڕفرانە پرۆژێکی با بڵێن دەوڵەتی ئیسرائیل و ئەمریکایە بۆیە ناڕاستەخۆ جارێکی تر ممکن نییە ئەوەی لە سەدەکانی ڕابردووە بەسەرمان هاتووە جارێکە بەسەرمان بێتەوە لەبەر ئەوەی کە ئێستا خۆراوی کوردستان بەدەست شەڕڤانانە بەدەست کوردەوە ئەگەر بۆ نمونە شەڕڤانان لە دوو کاتی زۆر هەستیارە هاریکاری ئێمە بوون یەکەمیان کاتێک کە شەنگال لەکەوێتە دەست داعش لە 2014 تەنانەت نەک هاوڵاتیان تەنانەت ئەو هێزانەی کە لێژن لەژێر دەستی شەڕڤانانە دێنەوە بۆ با بڵێن هەرێمی کوردستانی خۆمان ئەمە خاڵ یەکەم دووەمیشان ساڵح موسلیم بە 1-2 ڕۆژ پێشەوەی دەستبەرداری پۆستەکەی بێت ئەڵێ شەڕڤان ئامادەیە هەموو قوربانیدانێک بیا لە پێناوی پاراستنی باشوورە کەواتە بۆری نەوتەکە ئێستا لەبەر ئەوەی کە مەجرایەکە شەریانێکی زۆر گرنگە و ناکرێت تورکیا یەک دەستبەرداری ئەمە بخوا ئەگەر دەستبەرداری ئەمەش بێت لەوە دڵیابن کە نزیک بە تەواوەتیەوە لیرەی تورکی سقوط دەکات یعنی بە جۆرێکی وا نابوت و ئیفلاسەکات جگە لێ ململانەی زۆر تونیشە لە بین ئەم وڵاتانەیە وسازی خۆشەویست بۆ نمونە لە ساڵی 1900 لە ساڵی 2003 بەداوا تقریبا بەتایبەتی کۆکە کاتی کە جعفەری دێتە سەر حکم و هەندێک لە دیرە ئێرانیەکان ئازاد دەکات پەیوەندێکی بەهێز لە بینی حکوومەتی عێراقی شیعی کە من ناوی نانێ حکوومەتی فیدرالی و لە بینی کۆماری ئیسلامی ئێران هەیە تەسەورەکەیت حکوومەتی بۆ نمونە کۆماری ئیسلامی ئێران ئەو بڕەپارەی کە خەمڵانیەتی لەلایەن نەتەوەیەکگرتووەکانەوە کە ئەبێ حکوومەتی عێراق بێتەوە چەنە 1000 ملیار دۆلار 1000 ملیار 1 تریلیۆن دۆلار حکوومەتی عێراقی بێ قەرەبووی کۆماری ئیسلامی ئێران بکاتەوە لە پێناوی 8 ساڵ حکوومەتی عێراقی جەنگی پێفرۆشتووە ئەمانەش میراتی حکوومەتی عێراقین بۆیە ئێستا بێن لە ئایندەیە بێت ئەبێ بکاتەوە خۆ زۆر دووریش نییە لە 2009 چەند ئەندازیارێک و چەند ئەفسەرێکی و چەند پاسەوانێکی کۆماری ئیسلامی ئێرانی هاتن لە کێڵگەی نەوتی یان با بڵێن بۆری بیری نەوتی فەکە داگیر کرد لە میسان بۆیە ئەمانە ململانێکی زۆر دوور درێژە لە بینی ئەم وڵاتانە بەڵام ئێستا ڕێکەوتنامێکی تاکتیکی ئەمە استراتیژی نیە ڕێکەوتنامێکی تاکتیکی بۆ لە مێژوو ئەو کارە ساتانەی تۆڵی لە سەدەکانی ڕابردوویە پێشتر بەسەرماناتەوە لە ساڵانی ڕابردووی دووبارە بێتەوەی خۆ هەر ڕێکەوتنامەکان تەکتیکی بوو نەگینا لە دنیا هەر ئەم دوو جەمسەرە هەر لە سەردەمی سەفەویەکان و عوسمانیەکانەوە بیهێنە هەر لە ڕووی ئاینزا و لە ڕووی پێکاتەی ناوچەی و لە ڕووی نفوزی جوگرافیشەوە نەیانتوانیەوە پێکەوەڵگەن بەڵام لە ڕێکەوتنە تاکتیکیەکان ئەتوانیانە شۆڕشەکانی کورد لەبار بەرن و بۆ خۆیان سەرکەوتن بەدەست ئێستا هەرێمی کوردستان توانێتی بەرژەوەندەکانی گازپرۆم و ڕۆزنەفت و شۆفرلێت و تۆتاڵ و کۆمپانیای گەورەکە جیهانیەکان لە هەرێمی کوردستانە بچەسپێن ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم ئەم وڵاتانە لە بینی خۆیان ناسەقیان بخۆیان نییە وڵاتانی ئێران و تورکیا عێراق چونکە ئێمە بینین کۆمکاری عەربی حەیدەر عەبادی سەرۆک وەزیرە با بڵێن وەزیری خارجی ئیبراهیم جعفەری داوایان لە جمهوری تورکی کرد کە هێزەکانی لە 2015 بکشێنەوە کە ناوی بۆ عاشقانەی کشانەوە بۆیە ململانێکی تون هەیە لە بینیانە تاکو ئێستا حکوومەتی عێراقی پێی وایە هەموو یە کۆمەکانی کە داعشەکرێت لەلایەن تورکیاوەیە بۆیە لە دیدی حکوومەتی عێراقیەوە داعش تورکیا وڵاتێکە کە یارتەمیلی گروپە تیرۆریستەکانەکە بۆیە ناتوانێت ئەمانە اتفاقەکانیان بەردام بێ بەڵام ئەکرێت بۆ قۆناغی کاتی و تەکتیکی بێت خاڵێکی تکە زۆر گرنگەمی ئیشارەی پێ بکەم ئەم وڵات زۆر باشە لەبەر ململانە ناخۆکانی تورکیا لە بۆ نمونە پارتی دادوگەشە پێدان و گولەنیەکان لەبەر تێکچوونی پەیوەندیەکانی تورکیا و وڵاتانی ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا لەبەر تێکچوونی پەیوەندیەکانی نێوان ئەمریکاەوە بینی دوێنێپێری حەزری ئەوە جەویەکرێتە سەر هەوڵاتانی تورک بە حاڵەتی سودان نەبێت ناتوان وەکو وڵاتێکی وەکو سودان و عێراق مامەڵیان لەگەڵ کراوە وەکو وڵاتێک و لیبیا مامەڵیان لەگەڵ کراوە لە 15 مانگیشا ممکنە جارێکی تر ئەو با بڵێن حساری زیاتر بخرێتە سەر ئێران و پازاران سوپای پازاران بخرێتە ناو لیستی گروپە تیرۆریستەکانەوە ئەمانەوە ئاکات ئەم وڵاتانە زیاتر گرفتار بن بۆیە ئەتوانین بڵێن دەرفەتەکە ممکنە جارێکە 75 تر اتفاقی جزای سپاس مامۆستا ئەرکان ئەم پاساوانەی مامۆستا ئەحمەد باسیەکە لەسەر ناوخۆی تورکیا و هەروەها لەسەر ئێران ئایا ئەمانە بنە پاساوی ئەوەی کە ئێمە ئەگەر بێت و سنوورەکان دابخرێ و مامەڵەیەکی نەشیای وڵاتانمان لەگەڵا بکرێ دووچاری ئەو مەترسیە نەبینەوە کە خەڵک لێی ئەترسی ئەمانە بنە پاساویەوە لە ڕاستی ئەمانە پاساوێکن بۆ کاتی ئەگەر درێژە بخایەنێ بۆ نمونە گەر سنوورەکان دابخرێ و بەلوعەکەی قوفڵەکەی تورکیامان لێ بگیرێتەوە کورد لێرە قوفڵە بێ بەڵام ئێمە ئێستا بگەڕێنەوە سەر پرسیارەکەی یەکەمی تۆ ئایا استراتیژی
وڵاتانی دەوروبەرمان بەرامبەر بە کوردستان چۆنە گۆڕاوە یاوەکو جارانە ئێمە تەسەوری ئەوە نەکەین ئێستاچی ئەگەر کوردستان ڕیفراندۆم یا حتا سربەخۆییشی ڕابگەیەنێ دەبابەکانی تورکیا و ئێران بێن ناوچە سنووریەکان داگیرکەن ئەوەنەی کە پێویستە تورکیا لە کوردستانە هەیە لەوەش زیاتر کە پێویستە ئێران لە کوردستانە هەیە تۆ تەسەور کە لە ئاخیب سەردانی حەسەنی ڕەحانی بۆ هەمەدانە لە خولی پێشوویاکەی تر کۆتا سەردانی خولی پێشووی بوو لە وتارێکیدا لە وتارەکەی ئاڵێ ئەگەر ئێمە هەولێرمان نەپاراستایە ئەبوو ئێستاچە لە سنوورەکانی سنە ورمیە شەڕمان لەگەڵ داعش بکردایە بە ئاشکراوتی هەرێمی کوردستان سنووری ئاسایشی نەتەوەیی ئێمەیە لەبەرەوە ئێمە ئەگەر حتا مەترسیەکی دەرەکیش لە سەرمان ڕوومەڵانی هەبێت ئەگەر تورکیا و ئەمریکاش لامان لێ نەکەنەوە ئێران لامان لێ کاتەوە چونکە ئاسایشی سنووری خۆی لامە بەستە نەک ئەوەی لە بەرخاتری ئێمە بێ ئەمە لەلایەکی دیکە ئەگەر تۆ تەسەور کە ئەم هەموو ناکوچانەی مامەسا باسی کرد لە بینی ئێران و لە عێراق و تورکیایا هەیە ئێمە ڕیفراندۆمێکمان کرد ڕیفراندۆمێکی نازانم تا ئێستا ئەنجامێکی وای نییە ئەنجامدا تەنها ئاڵۆسکاندنی ئەوان بوو لە خۆمان ئێمە ئەگەر بە استراتیژێکی یەکگرتوویی سیاسەتێکی بەرچاوڕوون بمانتوانایە پایەکانی دەوڵەت لە کوردستانە جێبەجێ بکەین میلەتمان یەک بخستایە دڵنیا بە ناکۆچەکانی ئەوانەوە نەقوڵە بەڵام پرسیارە لێ بکە من ماوەی بەرنامەکەم تەواوێ ماوە سەرەکان پێ دووانیە ئەو کەرەستانەی لە ڕابردووە ئەگەر تۆپ و تەیارە و سەرکوتکاری و جینۆساید سیاسەتی وڵاتانە بوو بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی کورد ئێستا کەرەستەی نوێتر بە ناوی کەرەستەی یاسایی و کەرەستەی دەستوری و شاری هینەوە یعنی ئێستا کەرەستەکان نوێترین بە پرۆسەیەکی لەسەر خۆمە مەسا ئەحمەد ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان ببنەوە واتە هێواش بیانەوێ ئەو تەزەیەقەی کە مەترسیدارە لێمان بکەن ئەمە ئەتوانم وەڵامێکت بە کازمی قومی بدەمەوە وەڵامێکی کازمی قومی بوو سەفیری پێشووی ئێران لە بەغا ئەو شەوەی کە قرار بوو لێرە بەیانێکی ڕیفراندۆم بێ ئەو لە بەرنامەی شەبەکەی خەبەری ئێرانە مقابلەی بوو ئەیوت ئێمە ئێستا ناین بە تەوایارە و تۆپ دووچاری گەلی کورد ببینەوە ئەو گەلەی کە لە 64ەوە وتی لە 64 میلادیەوە هەتاوەکو ئێستاش ئێمە لە ئۆردۆگاکانی خۆمانە بە خێویانەکەین ئێمە ئێستا استراتیژی نوێمان بەدەسە ئەتوانین ئەو استراتیژانەی لە ڕووی یاسایی نێودەوڵەتی و لە ڕووی سیستەمی استراتیژی خۆمان حەسار ناخینە سەر خەڵکەکەی کە خۆمان بە خێوەمان کردو لە خۆمان ێزانین ئێمە ئێستا ئیتر مامەڵە لەگەڵ سەرکردایەتی سیاسی کوردەکەین و ئەمانەش ئەکەین بەچی ئابلوقی ئەوانەی کە بەرپرسن لەم دۆخە ئەو زۆر ئابلۆقەی ئابووری لەسەر خەڵکی ئاسایی زۆر بە دوورزانی بەڵام ئەم سزایە وتی بەڵام حکومەتی عێراقی شەر ئەوەی هەیە قسەیەکی کازمی قومی بوو وتی ئێمە ئێتر سیاستمان بەرامبەر ئەو کەسانەیە کە ڕیفراندۆمیان ئەنجام داوە ئەوە تا بینین ئێستاچە تەواوی هەنگاوەکان وردە بۆ ئەوەیە هەتا گەشتوتە بلۆکردنی دارایی بەرپرسەکان ئەوانەی کە دەنگیان هەبووە لە ڕیفراندۆمە لە دەرەوە یعنی کار لەسەرەوەکەم تاوا بۆ بە کورتی دو قسەی خۆت بکەیت لەسەر کۆی تەوەری بەرنامەکە دو قسە شتێکت ما بێ ئیزافەیەک وڵا دو قسە ئەوەیە کوردستان بەڕاستی پێویستی بە پێش هەموو شتێک پێویستی بە یەکریزی ناوخۆیی وەدانانی استراتیژێکی دوورمەودا و هەندێک کاری نزیک هەیە بۆەوەی بتوانن بەرپرسان بێنە ناو خەڵک و خەڵک بتوانن پشتیوانی بەرپرسان ئەمە لە ڕوانگەی ئەزمموی خوێندنەوەی مێژووی 100 ساڵی ڕابردووی کوردەوە مامەسا ئەحمەد لە ڕوانگەی زانستی جوگرافیاوە ئێمە گەینە چی دو قسە دەگەر بکەی ئایا کورد پێویستێت چیتر ئەم دەرفەتانە بتوانێت سوودی لێوەربگە وەکو لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا ئەو تا ئێستا کە کاتێڵەن سنوورەکان داخرێ دوکانەکان بەرناکەون گرانی دروسە بێ خەڵک خەمی لێ دێ ئەو ئێستا نەود نییە خەڵکە ڕوا پیشانە درێ لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان ڕواداری شاخەکان و سروشتە بڕێت یعنی ئێمە پێویستە ئیتر سەرکردایەتی سیاسی کورد و سیاسەتی هەرێمی کوردستان بگاتە چ قەناعەتێک بۆ ئەوەی ئەو مێژووەوە ئەوەی لە ڕابردووە بەسەرمانات و دووبارە نەبێتەوە پێش ئەنجامدانی ڕفراندۆم زۆر داوامان لە سەرکردایەتی کورد پرۆسەکە وەکو پێویست تونوتۆڵ نییە جۆرێک لە جۆرەکان مبەرمەج نییە ئامادەسازی بۆ نەکراوە زۆر هاوار و تکامان کە پرۆسەکە بە تۆکمەی بەڕێوە بچێت نەتیجەکانیش بابینێ نەتیجەی ڕفراندۆمەکە بەڵام دوجار ئێستا ڕفراندۆمەکە ئەنجامدراوە ئەوەی کە پێویستە لەسەر سەرکردایەتی کوردەوەیە کە حکوومەتی هەرێم و هەوڵاتیانەش بێت چووکمە گەماروانەکە خرێتە سەر هەرێمی کوردستان جیاوازی لە نێوان لایەنگرانی ئەحزابە سیاسەکان هەوڵاتیانیانی هەموو یەکێک باجەکایە مادەم هەمومان باجەکایەن پێویستەکات حکوومەتی هەرێم لەگەڵ دانیشتوانە لەگەڵ هەوڵاتیانی خۆیان پێک بێتەوە
دوو ئاشتەوەی نیشتمانی لە بینی حسابە سیاسەکانە بکرێت سێ پەرلەمان بکرێت بە مەرجعی یاسادانان چوار هەرێمی کوردستان بە هەموو ئیمکانەتی خۆی دەست ڕابکێشێت بۆ بەهێزکردنی پەیوەندی لە نێوان کوردی پارچەکانی تر بەتایبەتر خۆرئاو کوردانی خۆرئاوە دژاتیان نەکرێت چونکە دوجار ئەگەر منفەزێکمان هەبێت ئەکرێت منفەزی کوردستانی خۆرابێت. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد ڕەفیق توێژەر لە جوگرافیای سیاسی، سپاس بۆ مامۆستا ئەرکان ئەحمەد جاف توێژەر لە مێژووی و هاوچەرخی کورد جارێکی تر بەخێر بێنەوە بۆ ستودیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخۆی گەورە و میهرەباندا دەست پێرم خۆتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.